پاتریۆس دەگاتە هەرێم و وەزارەتی پێشمەرگەش لەبارەی تێکەڵکردنیان لەگەڵ حەشد هاتە دەنگ. زانیاریەکی شۆکێنەر لە لافاوەکەی ڕەقە و دێرە زۆر پەیوەندیدار بە هەسەدا ئاشکرا دەکرێت. ترامپ بە بڕیارێکی نوێ لەبارەی ڕێکەوتنی ئەتۆمی تاران سوپرایز دەکات. دوای بڵاوبوونەوەی هەواڵی دامەزراندنی وەزارەتێکی نوێ بە ناوی ئاسایشی نیشتیمانی عێراق کە تیایدا هێزەکانی پێشمەرگە و حەشد و چەند هێزێکی دیکەی عێراقی لەخۆ بگرێت وەزارەتی پێشمەرگە هاتە دەنگ. فەریق ڕوکن بەختیار محەممەد ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان هیچ داوایەکی ڕسمی بۆ وەزارەت نهاتووە بۆ تێکەڵکردنی پێشمەرگە و سوپای عێراق. وتیشی بابەتی تێکەڵکردنی هێزی پێشمەرگە و سوپای عێراقیان تەنها لە میدیاکان بیستووە وەیە و بابەتە ڕەت دەکەنەوە و بابەتێکی لەو شێوەیە پێویستی بە بڕیار و ڕێکەوتن هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم. هاوکات بە پێی زانیاریەکانیش بڕیارە ئەم هەفتەیە دەیڤد پاتریۆس فەرماندەی پێشووی هێزەکانی ئەمریکا کە سەرپەرشتی ئەو پرۆژەیەی بۆ تێکەڵکردنی هێزەکان دەکات بگاتە هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنەکان لەبارەی ئەم پرۆژەیە بە فەرمی گفتوگۆکانی دەست پێ بکات. دوای کشانەوەی هێزەکانی هەسەدا لە ڕەقە و دێرە زۆر دۆخی بژێوی هاوڵاتیانی ناوچەکە بە تەواوەتی دارماوە و گرانیەکی بێوێنا ڕووی لە خەڵکەکە کردووە بە جۆرێک پەیتا هاوڵاتیان خۆزگا بە گەڕانەوەی هەسەدە دەخوازن. ئەماش نیگەرانی لای دیمەشق و ئەنقەرە زۆر کردووە. لام چوارچێوێدا ئەکرەم مەحشوش ڕاوێژکاری هۆزی جبور زانیاریەکی مەترسیدار ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت لافاوەکەی ئەم دوایەی ڕووباری فورات سروشتی نەبووە بەڵکو ڕێکەوتنێکی ژێربەژێری نێوان حکوومەتی سووریا و تورکیا بووە. ئامانجی ئەم پلانجێریا بۆ کبکردنی ناڕزایەتیە جەماوەریەکان و سەرقاڵکردنی خەڵک بەو لافاوە بۆ شاردنەوەی شکستی داری دیمەشق بووە لە بەڕێوەبردننی ڕەقە و دێرە زود لە چاو سەردەمی هەسەدا. چەند ڕۆژێک بوو تاران بەگەشتبینیەوە چاوەڕوانی ڕاگەیاندنی ڕێکەوتنێکی گشتگیر بوو لەگەڵ واشنگتن. ڕێکەوتنێک کە دۆسیەی ئەتۆمی هەڵگرتنی گەمارۆ دەریایەکان گەڕانەوەی داراییە بلۆکراوەکان و کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە لەخۆ بگرێت. بەڵام بڕیارێکی لە ناکاوی دۆناڵد ترامپ تەواوی هاوکێشەکەی گۆڕی. بە پێی زانیاریەکان ترامپ داوای کردووە لەم قۆناغەدا ڕێکەوتنێکی گشتگیر ئەنجام نەدرێت لە بڕیەوە پێشنیازی کردووە بۆ ماوەی 45 ڕۆژ تا کۆتایی هاتنی یاریەکانی جامی جیهانی تەنها گەمارەی دەریایی هەڵبگیرێت و هاتوچۆی بازرگانی لە گەروی هورمز ئاسایی بکرێتەوە. دوای ئەو وادەیەژە گەرێران مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکات ڕێکەوتنی تەواوەتی دەست پێ دەکات کە کۆتایی هێنان بە پیتاندنی یۆرانیۆم و ڕاگرتنی دەزوەردانەکانی ئێران لە کاروباری ناوچەکە لەخۆ دەگرێت.